دەبەر نەبوونی مامۆستا دەرسی دیمان نەخوێندووە. 300 خوێنکار لەوانەوتنەوە بێبەش کرابوون. گەیاندنی داواکاری خوێنکارانی قوتابخانەی نزاریە لە ڕێگەی کورسات نیوز کەمتر لە 48 ساعتی خایاند و دەرگەی قوتابخانەکە جارێکی تر بەڕووی خوێنکاران کرایەوە. ڕاستی هەر لەگەڵ گەیشتنی پەیامەکەمان بەوان ڕاستەوخۆ زۆر بە زووی هاتنە سەرخەت و کێشەکەمان چارەسەر بووە الحەمدولیلا. ئەو کەسانێک کە پەیوەندیدار بوون بە بابەتەکەەوە زۆر بە خێرایی هاتنە سەرخەت و توانیان کێشەکەمان چارەسەر بکەن و زۆر سپاسیان دەکەین کە ئێستا بەڵێنی ئەویان پێدان کە بڕیاری سەرفکردنی شایستەداراییەکان دەرچووە لە هەر وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی. لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی پێنەدانی شایستەداراییەکانیان ژمارەیەک لە مامۆستایانی قوتابخانەی دواناوەندی نزاریە بڕیاریاندا بوو چیتر نستنە هۆڵەکانی خوێندن و وانە بە خوێندکاران بڵێنەوە. لە ڕێگەی دەستگای میدیای کورسات پەیامەکەیان گەیاندا لایەنی پەیوەندیدار. ئێستا تەواوی مامۆستایان بە وتەی بەڕێوەبەری پەروەردەی سۆران گرفتەکەیان چارەسەر کراوە. ئەوانیش گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن و لەوانەوتنەوە بەردەوامن. بۆیە من سەردانی دواناوەندی نزاریم کرد و بە سوپاسەوەش لێرەوەش ڕای دەگەێنم سوپاسێکی گەرمی هەموو ئەو مامۆستا بەڕێز و دڵسۆزانە دەکەم بەڕاستی کە خەمخۆرن و پەیمانیان بە مندا کە ئەم ساڵ تەواو بکەن و منیش سەردانی بەڕێوەبەری گشتیم کرد دوێنێ لە لای مامۆستا بەشدار و بە ئاگاداربوونی جەنابی وەزیریش ئینشاڵڵا ئەو شایستەدارایی کە هەیەە ئێمە بۆیان بجێڕینەوە و ئەو حەقی ئەو ماندیبوونی کە ئەوانە دەیکەن ئێمە ئینشاڵڵا بۆیان قەرەبۆ بکرێتەوە. لە سنووری برادۆست بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران 64 قوتابخانە هەیە. 7480 خوێنکار ڕۆژانە لەم قوتابخانانە وانەکانیان دەخوێنن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.